ڕێکەوتی 27 ڕازبەری ساڵی 1362 هەتاوی لە ئەنجامی هێرشی بەربڵاوی هێزێکی زۆری کۆماری ئیسلامی بۆ داگیرکردنی ناوچەی ئالانی سەردەشت کە ئەو کات بەدەستی پێشمەرگەوە بوو، زنجیرە شەڕێکی سەخت و خێناوی بۆ ماوەی زیاتر لە 10 ڕۆژ دەستی پێکرد. هێزەکانی ڕژیم لە چەندین شوێنەوە و بە پانتایی 10 کیلومتر هێرشیان کردە سەر هێزی پێشمەرگە. بەهۆی مقاومەت و بەرەنگاری پێشمەرگەکان هێزەکانی ڕژیم چەندین جار تێکشکان. ئەم شەڕە حەماسیە بە خوێنی نۆ پێشمەرگەی فیداکاری کۆمەڵە بە ناوەکانی هاوڕێ عەلی خاکی، هاوڕێ مەعروف کەمانگەر، هاوڕێ سدیق کەمانگەر، هاوڕێ مەهدی ئاغابەیگی، هاوڕێ فاڕوق حەیدەری، هاوڕێ عومەر عەبدوڵڵاهی، هاوڕێ خالید زەندی، هاوڕێ نیعمەت سەفاهی و هاوڕێ جەبار وەهابیفەر تۆمار کرا. هاوڕێ عەلی خاکی لە شاری سەقز لەدایک بوو. لە ئاوایی گڕوێسی سەر بە ناوچەی سەردەش بریندار بوو. لە شاری سلەیمانی پاش 13 ڕۆژ گیانی ئازیزی بەخت کرد. هاوڕێ عەلی خاکی بەرپرسی سیاسی پەلێک لە پێشمەرگەکانی کۆمەڵە و ئەندامی لێهاتووی کۆمەڵە بوو. ساڵی 1359 هەتاوی هاتە ناو ڕیزی پێشمەرگەی کۆمەڵە. هاوڕێ مەعروف کەمانگەر لە شۆڕشی ساڵی 1357 هەتاوی لەگەڵ خەباتی سیاسی ئاشنا بوو. بەهۆی براکەیەوە هاوڕێی گیانبەخت کرد و ڕەعوفی کەمانگەر لەگەڵ کۆمەڵە ئاشنا بوو. هەر لەو کاتەوە بە هەڵسوڕان لە جەمعیەتی دیفاع لە ئازادی و ئینقلاب لە شاری سنە بوو بەلایەنگری کۆمەڵە. هاوینی ساڵی 1358 هەتاوی بوو بە پێشمەرگەی کۆمەڵە. لە مەعموریەتی جۆرا و جۆری تەشکیلاتی لە ناوچەکانی هەورامان و کامیاران و سەردەشت لە ڕیزەکانی کۆمەڵە بێوچان بەشداری چالاکانەی کرد. پاییزی ساڵی 1361 هەتاوی کرایە ئەندامی کۆمەڵە. هاوڕێ سدیق کەمانگەر ناسراو بە سدیقی ئافریانی لە ئاوایی ئافریان سەر بە ناوچەی کامیاران لەدایک بوو. ساڵی 1360 هەتاوی لەگەڵ ئامانج و سیاسەتەکانی کۆمەڵە ئاشنا بوو. لە پەیوەندی لەگەڵ کۆمەڵە دەستی دایە هەڵسوڕانی شۆڕشجێرانە. بەهاری ساڵی 1361 هەتاوی پەیوەندی بە ڕیزەکانی کۆمەڵەوە گرت. هاوڕێ مەهدی ئاغابەیگی ناسراو بە سادق سەرەتاکانی ساڵی 1361 هەتاوی هاتە ناو ڕیزی پێشمەرگەی کۆمەڵە. گەلێک جار مەسئولیەتی مەقەڕەکانی کۆمەڵی لە ناوچە ئازادکراوەکان ئەگرتە ئەستۆ و بۆ ناساندنی ئامانج و سیاسەتەکانی کۆمەڵە لە نێو کۆمەڵانی خەڵک هەڵسوڕاوانە تێدەکۆشە. هاوڕێ خالید زەندی ساڵی 1344 هەتاوی لە ئاوایی باخچە مریەم سەر بە ناوچەی سنە لەدایک بوو. خوێندنی سەرەتایی و دەبیرستانی لە شاری سنە تەواو کرد. دوای ڕاپەڕینی ساڵی 1357 هەتاوی لەگەڵ خەباتی سیاسی ئاشنا بوو. پاش ماوەیەکی کورت پەیوەندی بە کۆمەڵەوە گرت و تا هاوینی ساڵی 1361 هەتاوی بە شێوەی نەهێنی خەباتی خۆی درێژە پێدا. ساڵی 1361 هەتاوی هاتە ناو ڕیزی پێشمەرگەی کۆمەڵە. هاوڕێ عومەر عەبدوڵڵاهی ساڵی 1341 هەتاوی لە ئاوایی بێژوێ سەر بە ناوچەی ئالانی سەردەشت لەدایک بوو. ڕاپەڕینی ساڵی 1357 هەتاوی و بە دوای ئەوەدا پەرەگرتنی بزوتنەوەی شۆڕشجێرانە لە کوردستان وردە وردە وەڵامی پرسیارەکانی هاوڕێ عومەریان داوە.
بەم جۆرە ئەویش وەک زۆربەی لاوانی خەڵکی کوردستان هاتە ناو مەیدانی خەباتی سیاسی و ساڵی 1359 هەتاوی هەڵسوڕاوێکی یەکێتی جوتیاران لە ئاوایی بێژوێ سەرەتای نزیک بوونەوە بە کۆمەڵە و خەباتی چینایەتی دەستی پێکرد. ساڵی 1362 هەتاوی پەیوەندی بە ڕیزەکانی کۆمەڵەوە گرت. هاوڕێ نیعمەت سەفاهی هاوڕێت جەبار وەهابیفەر ساڵی 1343 هەتاوی لە شاری سنا لەدایک بوو. ساڵی 1357 هەتاوی لەگەڵ ئامانج و سیاسەتەکانی کۆمەڵە ئاشنایەتی پەیدا کرد و دەستی کرد بە کاری نەهێنی و تەبلیغی سیاسەتەکانی کۆمەڵە. ساڵی 1359 هەتاوی بەهۆی شناساییکرانی لەلایەن هێزە بەکرێ گیراوەکانی کۆماری ئیسلامی ڕووی کردە پێشمەرگایەتی و لە ناوچەی سنا سازماندرا. هاوڕێ فاڕۆق حەیدەری ناسراو بە عەبدوڵڵا پاوەیی ساڵی 1344 هەتاوی لەدایک بوو. هاوڕێ فاڕۆق بەهۆی براکەیەوە هاوڕێی جانبەخت کرد و مەنسوور پاوەیی لەگەڵ کۆمەڵە ئاشنا بوو. پاییزی ساڵی 1361 هەتاوی پەیوەندی بە ڕیزەکانی کۆمەڵەوە گرت و بوو بە پێشمەرگەی کۆمەڵە. ڕێکەوتی 27 ڕازبەری ساڵی 1365 هەتاوی هاوڕێ باقی سادقی ئەندامی تەشکیلاتی نهێنی کۆمەڵە لە ناوچەی چەمشاری سنا بەهۆی ڕووداوی برقەوە لە ئاوایی باوەرێز سەر بە ناوچەی سنا گیانی ئازیزی لەدەستدا. هاوڕێ باقی سادقی ساڵی 1335 هەتاوی لە ئاوایی باوەرێز سەر بە ناوچەی سنا لەدایک بوو. ساڵی 1363 هەتاوی پەیوەندی بە کۆمەڵەوە گرت و وەک تەشکیلاتی نهێنی درێژەی بە چالاکی سیاسیدا. ڕێکەوتی 28 ڕازبەری ساڵی 1359 هەتاوی هێزا سەر کودگەرەکانی کۆماری ئیسلامی شاری سەقزیان خۆمپارە باران کرد. لە ئەنجامی ئەم خۆمپارە بارانەدا 21 کەس لە خەڵکی بێتاوانی شاری سەقز شەهید بوون و دەیان کەسی تر بریندار بوون. لە جەریانی ئەم خۆمپارە بارانە و هێرشکردنە سەر خەڵک هاوڕێ محەممەد سەدیق شەکەری ناسراو بە عەتا شەکەری کادری تەشکیلاتی نهێنی کۆمەڵە و کاک تەیمور حەسەنیانی پێشمەرگەی سازمانی پەیکار و کاک عەبدولخالەقی ئەحمەدی کەوتە بەرگولەی هێزە داگیرکەرەکانی کۆماری ئیسلامی و گیانیان بەخت کرد. هاوڕێ عەتا شەکەری ساڵی 1339 هەتاوی لە شاری سەقز لەدایک بوو. پاش هێرشی یەکەمی کۆماری ئیسلامی بۆ سەر کوردستان پەیوەندی بە کۆمەڵەوە گرت و وەک کادرێکی لێهات و درێژەی بە چالاکی نهێنیدا و تەنانەت جارێکیش لەلایەن ڕژیمەوە دەستگیر کرا. ڕێکەوتی 28 ڕازبەری ساڵی 1359 هەتاوی هێزەکانی کۆماری ئیسلامی هێرشیان کردە سەر ئاوایی باوەرێز سەر بە ناوچەی سنا کە لەگەڵ مقاومەتی دەستەیەک لە پێشمەرگەکانی کۆمەڵە ڕووبەڕوو بوونەوە و هێزەکانی کۆماری ئیسلامی پاشەکشەیان کرد. ئەم جارە بەرەو ئاوایی کۆڵەهەرد پێشڕەویان کرد کە لەم شوێنەشدا لەگەڵ ئاگری توندی پێشمەرگەکانی کۆمەڵە ڕووبەڕوو بوونەوە. بەداخەوە لەم شەڕەدا پێشمەرگەیەکی فیداکاری کۆمەڵە بە ناوی هاوڕێ عەباس بێکەس گیانی ئازیزی بەخت کرد. هاوڕێ عەباس بێکەس ساڵی 1339 هەتاوی لە شاری سنا لەدایک بوو. هاوڕێ عەباس
ساڵی 1350 تاوی هاتە ناو ڕیزی پێشمەرگەی کۆمەڵە و لە لقی شەید سەعید سازماندرا و لەگەڵ کاکشوان لە هەموو عەمەلیاتە نیزامیەکانی ناوچەی جنوب بەشداری کرد. ڕێکەوتی 28 ڕەزبەری ساڵی 1359 هەتاوی هێزەکانی کۆماری ئیسلامی لە بەرەبەیانیەوە هێرشی ئاسمانی و زەمینی خۆیان بۆ سەر شاری پیرانشار دەست پێ کرد و بە تۆپ و خۆمپارە و فڕۆکە شار و دەوروبەریان کوتا و لەم خۆمپارە بارانەدا ئاوایی کۆنەخانێ هەر وەکو شار و ئاوایەکانی دەوروبەری پیرانشار کەوتە ژێر ئاگری تۆپ و تانگی ڕژیم و لە ئاکامدا 6 کەس لە خەڵکی ئەم ئاوایە شەهید بوون. ڕێکەوتی 29 ڕەزبەری ساڵی 1362 هەتاوی پێشمەرگەکانی کۆمەڵە لە ئاوایی سیر لە منتەقەی هەوەتوی سەر بە شاری دیواندەرە کە پێشمەرگەکانی کۆمەڵە لە حاڵی ئیسراحەتدا بوون لەگەڵ هێزەکانی کۆماری ئیسلامی تووشی شەڕێکی قورساتن و زەبرێکی کاریان لە هێزەکانی ڕژیم وەشاند. بەڵام بەداخەوە لەم شەڕەدا دوو پێشمەرگەی فیداکاری کۆمەڵە بە ناوەکانی هاوڕێ خەلیل حوسەینی و هاوڕێ ڕەزا قەراوڵ جانی ئازیزیان بەخت کرد. هاوڕێ خەلیل حوسەینی، هاوڕێ ڕەزا قەراوڵ. ڕێکەوتی 29 ڕەزبەری ساڵی 1363 هەتاوی چەند پێشمەرگەی کۆمەڵە لە گوردانی شوان بەهۆی هاوکاری بەکرێ گیراوێک لەگەڵ هێزەکانی ڕژیم لە ئاوایی هاڵەیەرە کەوتنە گەمارۆی هێزەکانی کۆماری ئیسلامی کە لە ئاکامی شەڕێکی سەخت و دەستەویەخەدا پیلانی ڕژیم پوچەڵ بووەوە و پێشمەرگەکانی کۆمەڵە جارێکی تر نیشانیاندا کە لە هەلو مەرجێکی وا دوژواریشدا دەتوانن ڕاوەستاویەکی کەمیانە لە خۆیان بنوێنن. بەداخەوە لەم شەڕەدا هاوڕێ عیماد موجتەهیدی ناسراو بە ئەموو ئیرەج کادر و یەکێک لە بەڕێوبەرانی کاروباری گوردانی شوان جانی ئازیزی بەخت کرد. هاوڕێ عیماد موجتەهیدی ناسراو بە ئەموو ئیرەج کەسایەتی خۆشنا و باوەڕ پێکراوی شاری سنە و دەوروبەری ساڵی 1334 تاوی لە شاری سنا لەدایک بوو. پاش شۆڕشی ساڵی 1357 تاوی پەیوەندی گر بە جەمعیەتی دیفاع لە ئازادی و ئینقلاب لە شاری سنا. لە شەڕی نەورۆزی خێناوی سنا ساڵی 1358 تاوی و شەڕی 24 ڕۆژەی شاری سنا چالاکانە بەشداری کرد. دوای داگیرکرانی کوردستان لە لایەن هێزەکانی کۆماری ئیسلامی هاتە ناو ڕێزی پێشمەرگەی کۆمەڵە و لە شەڕی ناوچەکەدا بەشداری کرد و چەند جار بریندار بوو. ڕازبەری ساڵی 1362 هەتاوی ئاوایی کانی چەرمک سەر بە ناوچەی سنا بوو بە مەیدانی شەڕێکی قرس لە نێوان پێشمەرگەکانی کۆمەڵە و هێزە بەکرێگیراوەکانی کۆماری ئیسلامی. بەداخەوە لە جەریانی ئەم شەڕە پێشمەرگەیەکی فیداکاری کۆمەڵە بە ناوی هاوڕێ شەریف مەحموودی جانی ئازیزی بەخت کرد. هاوڕێ شەریف مەحموودی ساڵی 1341 تاوی لە ئاوایی بێساران سەر بە ناوچەی سنا لەدایک بوو. هاوڕێ شەریف تەمەنی 14 ساڵ بوو کە باوکی لەدەستدا. بە دوای ڕووخانی ڕژیمی شاوە هاتنە سەرکاری ڕژیمی کۆماری ئیسلامی لەگەڵ مەسایلی سیاسی ئاشنا بوو بەلایەنگری سیاسەتەکانی کۆمەڵە. ساڵی 1361 تاوی لەگەڵ هێرشی هێزەکانی ڕژیم بۆ سەر ژاوەرەوە پەیوەندی گر بە ڕیزەکانی پێشمەرگەی کۆمەڵە. لەم دەورە نوێیەش
لە جەولەی سیاسی و نظامی پێشمەرگەکانی کۆمەڵە لە ناوچەی ژاوەرەوە بە دژی هێزەکانی کۆماری ئیسلامی و کۆنەپەرستانی ناوچەکە بەشداری چالاکانەی کرد. بەداخەوە تەمەنی پێشمەرگایەتی هاوڕێ شەریف مەحموودی تەنیا ساڵێکی خایەند. ئاخرین مەیدانی فیداکاری هاوڕێ شەریف شەڕی ئاوایی کانی چەرمک بوو. ڕێکەوتی یەکی خەزەڵوەری ساڵی 1360 هەتاوی بەکرێ گیراوانی کۆماری ئیسلامی لە شاری مەریوان تێکۆشەرێکی کۆمەڵەیان بە ناوی هاوڕێ ڕەحیم نیکپەی شەهید کرد. هاوڕێ ڕەحیم نیکپەی ساڵی 1338 هەتاوی لە ئاوایی نەنا سەر بە ناوچەی مەریوان لەدایک بوو. دوای ڕووخانی ڕژیمی شاو هاتنە سەرکاری کۆماری ئیسلامی، هاوڕێ ڕەحیم ساڵی 1358 هەتاوی پەیوەندی بە کۆمەڵەوە گرت. دوای گیرانەوەی شارەکان بەدەست داگیرکەران لە شار مایەوە و دەستیدایە هەڵسوڕانی نەهێنی. بەداخەوە ڕێکەوتی پێنجی ڕازبەری ساڵی 1360 هەتاوی لە شاری مەریوان دەکەوێتە بەرگولەی بەکرێ گیراوانی کۆماری ئیسلامی و بۆ ماوەی 17 ڕۆژ لە بیمارستانی شاری مەریوان بەستەری کرا و دواتریش بەهۆی قوڵی برینەکەیەوە ناردرایە بیمارستانی کرماشان. بەداخەوە بەهۆی کاریبوونی برینەکەیەوە لە بیمارستانی شاری کرماشان جانی ئازیزی بەخت کرد. کاتێک کە بنەماڵەکەی دەچن بۆ وەرگرتنی تەرمی کوڕە شەهیدەکەیان، بەکرێ گیراوان و جەلادانی کۆماری ئیسلامی با خەتێکی درێژ لەسەر سنگی شەهید ڕەحیمیان نووسی بوو زیدی ئینقلاب. ڕێکەوتی یەکی خەزەڵوەری ساڵی 1364 هەتاوی بەرزاییەکانی سەرکەل و بالک و گێزە کوێرە و وەسنە و خێرابادی سەر بە ناوچەی مەریوان بوو بە مەیدانی شەڕێکی نابەرابەر و حەماسی لە نێوان پێشمەرگەکانی کۆمەڵە و هێزی داگیرکەری کۆماری ئیسلامی. لەم شەڕەدا کە 11 کاژمێری خایاند، هێزەکانی دوژمن کە هێرشیان کرد بووە سەر ئەم ناوچەیە ناچار بە پاشەکشە بوون و دەیان کەسیان لێ کوژرا و بریندار بوو. چەک و تەقەمەنیەکی بەرچاو دەستکەوتی پێشمەرگەکانی کۆمەڵە بوو. بەداخەوە لە جەریانی ئەم شەڕەدا 6 پێشمەرگەی فیداکاری کۆمەڵە بە ناوەکانی هاوڕێ کەریم قادری، هاوڕێ ئەحمەد بەهێشتی، هاوڕێ قاسم ئەمین وەزیری، هاوڕێ عەتا شەوکە دیاری، هاوڕێ محەممەد واحید محەممەد ساڵح، هاوڕێ محەممەد ئەمین ئەمینی جانی ئازیزیان بەخت کرد. هاوڕێ کەریم قادری ناسراو بە کەریم یەمێنان ئەندامی کۆمەڵە و فەرماندەی پەل ساڵی 1332 هەتاوی لە ئاوایی یەمێنان سەر بە شاری کامیاران لەدایک بوو. ساڵی 1359 هەتاوی هاتە ناوڕێزی پێشمەرگەی کۆمەڵە و لەدەیان شەڕی ناوچەکە وەک گرتنەوەی پایەگەی بێڵەوار و شەڕی ئالانی ناوچەی سەردەشت حەماسەی خوڵقاند. هاوڕێ ئەحمەد بەهێشتی ناسراو بە یوسف ئەندامی کۆمەڵە و بەرپرسی سیاسی دەستا ساڵی 1336 هەتاوی لە شاری سەقز لەدایک بوو. ماوەیەک بەرپرسی تەشکیلاتی نێنی شاری مەهاباد بوو. ساڵی 1362 هەتاوی هاتە ناو ڕیزی پێشمەرگەی کۆمەڵە و لەدەیان عەمەلیاتی ناوچەی موکریان و جنوب چالاکانە بەشداری کرد. هاوڕێ قاسم ئەمین وەزیری بەرەندامی کۆمەڵە و فەرماندەی دەستەیەک لە پێشمەرگەکانی کۆمەڵە ساڵی 1336 هەتاوی لە شاری سنا لەدایک بوو. ساڵی 1360 هەتاوی پاش ئەوەی کە وازی لە ئەرتەشی ئێران هێنا هاتە ناو ڕیزی پێشمەرگەکانی کۆمەڵە و ماوەیەکیش بەرپرسی تەدارکاتی گوردان بوو.
هاوڕێ محەممەد واحد محەممەد ساڵح ناسراو بە ئاسۆ خەڵکی کوردستانی عێراق پاشاتنی بۆ کوردستانی ئێران هاتە ناو ڕیزی پێشمەرگەی کۆمەڵە و لەدەیان شەڕە حەماسەی خۆڵقاند. هاوڕێ عەتا شەوکەتیاری جێگری فەرماندەی دەستا ساڵی 1341 تاوی لە شاری سنە لەدایک بوو. پاییزی ساڵی 1362 تاوی هاتە ناو ڕیزی پێشمەرگەکانی کۆمەڵە و لە گوردانی نەکەرۆز سازماندرا. لە شەڕ و عەمەلیاتەکانی گاگل و بلچە سوور و سەرشیوی سەقەز گەلێک حەماسەی خۆڵقاند. هاوڕێ محەممەد ئەمین ئەمینی بەرپرسی تەدارکاتی پەل ساڵی 1338 تاوی لە ئاوایی ساوجی سەر بە شاری مەریوان لەدایک بوو. کا وەرگرتنی بڕوانامەی دیپلۆم درێژەی بە خوێندندا. 3 جار لەلایەن هێزەکانی کۆماری ئیسلامی دەستگیر کرا. زستانی ساڵی 1363 تاوی پاش ئازادبوونی لە زیندان هاتە ناو ڕیزی پێشمەرگەی کۆمەڵە و لە گوردانی کاک فوئاد سازماندرا. ڕێکەوتی یەکی خەزەڵوەری ساڵی 1386 هەتاوی لە ڕووداوێکی دڵتەزێن پێشمەرگەیەکی فیداکاری کۆمەڵە بە ناوی هاوڕێ کوورش خاکساران ناسراو بە ژیکۆ لە ئۆردوگای مرکزی کۆمەڵە لە کوردستانی باشوور لە ئاوایی زرگوێزەڵە بەهۆی ڕووداوێکی دڵتەزێن جانی ئازیزی لەدەستدا. هاوڕێ کوورش خاکساران ناسراو بە ژیکۆ ساڵی 1360 تاوی لە شاری سەقەز لەدایک بوو. دوای ماوەیەکی کورد کۆچیان کرد بۆ شاری بۆکان و بڕوانامەی دیپلۆمی جۆشکاری لە شاری بۆکان وەرگرت و لە ئۆلمپیادی جیهانیدا لەم بوارەدا چەندین خەڵات و نیشانەی پلەی یەکەمی پێبەخشرا. ساڵی 1384 تاوی کە لە نیروگای ئەتۆمی بوشێر کاری دەکرد هێزە ئەمنیەتەکانی نیروگاکە شکی لێ دەکەن. هاوڕێژی کۆش پێیان دەزانێ و خۆی لەوێ دەرباز دەکات و هەڵدێت بۆ شاری ئابادان. لەوێش کە بە شوێنێوە بوون تەقەی لێ دەکەن و نایپێکن. هاوڕێژی کۆ لەوێش لە دەستیان دەرباز دەبێت و بۆ ماوەیەکی کورتیش دەچێت بۆ تورکیە و ساڵی 1385 تاوی گەڕاوە کوردستانی عێراق و هاتە ناو ڕیزی پێشمەرگەی کۆمەڵە و وەک پێشمەرگەیەکی لێهاتوو درێژەی بە خەباتی سیاسیدا. هاوڕێژی کۆ کەسێکی زۆر ڕوحسووک و جێی متمانەی هاوڕێیان بوو. ڕێکەوتی دوی خەزاڵوەری ساڵی 1350 هەتاوی پێشمەرگەکانی کۆمەڵە لە هێزی شەید فوئاد لە عەمەلیاتێکدا توانیان پاسکای هەنجیران سەر بە ناوچەی مەریوان بە بێمەقاومەتی هێزەکانی کۆماری ئیسلامی بگرن. لەم عەمەلیاتەدا چەک و تەقەمەنێکی بەرچاو کەوتە دەست هێزی پێشمەرگەی کۆمەڵە. ڕێکەوتی دوی خەزاڵوەری ساڵی 1363 هەتاوی لە هێرشێکی بەربڵاوی هێزەکانی کۆماری ئیسلامی بۆ سەر ناوچەی ئالانی سەردەشت لە ئاوایی بێتوش پێشمەرگەیەکی ناسرا و خۆشەویستی ناوچەکە بە ناوی هاوڕێ عەلی قادرزادە ناسراو بە عەلی چاوشین گیانی ئازیزی بەخت کرد. هاوڕێ عەلی قادرزادە ساڵی 1343 تاوی لە ئاوایی بێتوش سەر بە ناوچەی سەردەشت لەدایک بوو. ساڵی 1357 تاوی لە جەریانی خەبات و ڕاپەڕینی سەراسەری خەڵکی ئێران لەگەڵ مەسایلی سیاسی ئاشنا بوو. پاشان بۆ درێژەدان بە خەبات لە پێناو ڕزگاری خەڵکی چەوساوە و بەژمەینەت
پەیوەندی گر بە جەمعیەتی دیفاع لە مافی خەڵکی زەحمەتکێشی کورد لە شاری سەردەشت و لەوێش لەگەڵ هاوڕێیانی کۆمەڵە ئاشنا بوو خەباتی خۆی بە سیاسەت و ئامانجەکانی کۆمەڵەوە گرێدا. لە دەورەی ئەوەڵی بزوتنەوەی شۆڕەشگێڕانەی کوردستان لە شار مایەوە و بە شێوەی نەهێنی خەباتی خۆی درێژە پێدا و دەستی کرد بە بڵاوکردنەوەی ئیعلامیە و خەبەرنامەکانی کۆمەڵە و کۆکردنەوەی یارمەتی ماڵی. بەهاری ساڵی 1359 تاوی پۆلیس ژمارەیەک لە هەڵسوڕاوانی شاری سەردەشتی گرت و زیندانی کردن. ئەویش هەستی بە مەترسی گیران کرد و با وریاییەوە مەدرسە و شاری جێهێشت و هاتە ناوڕیزی پێشمەرگەکانی کۆمەڵە. هەر بۆیە سەرنجام بەهۆی لێهاتووی و کارزانی لەو بوارەدا لەلایەن تەشکیلاتەوە بە مەبەستی شناسایی و بەڕێوەبردنی ئەمەلیات ڕەوانەی شار کرایەوە. هاوینی ساڵی 1360 تاوی بۆ دوژمن ناسرا و لەلایەن کۆنەپەرستانەوە دەستگیر کرا و کەوتە ژێر تونترین ئەشکەنجە و ئەزیەت و ئازاری جەلادانی کۆماری ئیسلامی بۆ ئەوەی ڕاز و نەهێنێ تەشکیلاتیەکانی لێ بدرکێنن. بەڵام جەلادانی کۆماری ئیسلامی خەیاڵیان خاو بوو، چۆن لەگەڵ دیواری پۆڵاینی مقاومەتی پێشمەرگەیەکی کۆمەڵە بەڕەوڕوو بوون. هاوڕێ عەلی بەو پەڕی شەهامەت و شجاعەتەوە بەرامبەر بە بەکرێگیراوان ڕادەوەستێ و لە وەڵامیاندا تەنها یەک جملە چەندین جار تیکرار دەکاتەوە کە من پێشمەرگەی کۆمەڵەم، جملەیەک کە نە حاشای لێ دەکرا و نە حەزی دەکرد حاشای لێ بکە. وەک خۆی دەیکوت بە تکراری ئەو جملەیە و هێنانی ناوی پێشمەرگەی کۆمەڵە ڕۆحیەم دەگرت و ئیحساسی ئێش و ئازارم کەم دەبووەوە. دوژمن کە بەرامبەر بە باوەڕ بەخۆیی و ڕاوەستاوی هاوڕێ عەلی دامابوون و هیچ کام لە فێڵ و تەرفەند و زەخت و زۆرەکانیان نەیتوانی باوەڕی قورس و قایمی هاوڕێ عەلی بەڕێبازی کۆمەڵە ئەو بلەرزێنێ و لە سەرشۆڕی و زەبوونی زیاتر هیچیان بۆ نەمابووەوە، با مەبەستی ئیعدامکردن لە پادگانی سەردەژڕا دەیهێنە خانەی موعەلیمان و لەوێش بەدەست بەستراوی لە ئۆتاقێکدا ڕایدەگرن. هاوڕێ عەلی ئەو هەلەی بە دەرفەت زانی و بە هوشیاری و جەسارەتەوە توانی دەستی بکاتەوە و بانی ئۆتاقەکەش کە لە جۆری شیروانی دەبێ لەو ڕێگایەوە خۆی دەرباز کرد. بەکرێگیراوانی کۆماری ئیسلامی لە گەڕان بە دوای هاوڕێ عەلی هیچیان بە نەسیب نەبوو. هاوڕێ عەلیش با وریایی خۆی و هاوکاری زەحمەتکێشانی ناوچەکە خۆی گەیاندە یەکێک لە مەقەڕەکانی کۆمەڵە. دوایین مەیدانی حەماسی و فیداکاری هاوڕێ عەلی ئەوەڵی مانگی پاییزی ساڵی 1363 تاوی لە نیزیک ئاوایی بێتوش لە داوێنی کەنکەڕەش بوو. کاتێک هاوڕێ عەلی لەگەڵ هاوڕەیەکی تری لە ناو دێدا بوون، هێزێکی زۆری ڕژیم بە تانک و تۆپ و ئەنواعی چەک هێرشیان هێنایە سەر ئەو ناوچەیە. هاوڕێ عەلی بە هیچ جۆرێک دڵی بڕوای نەدەدا لە بەرامبەریاندا نەوەستێتەوە و لێیان بگەڕێ بێتەلەفات دەست بە سەردێ و منتەقەکەدا بگرن. هەر بۆیە بڕیار دەدەن کە هاوڕێەکەی شەهید جەلیل حەمەڕاژ ناسرا و بە جەلیل سیسێری بوو بچێت باقی هاوڕێیانیان کە لە دەیەکی ئەولاتر بوون ئاگادار بکە و تا ئەوان دێن هاوڕێ عەلیش جەم و جۆڵەکانی دوژمن کۆنتڕۆڵ بکە. بەڵام بۆ ئەوەی شەڕ نەکەوێتە ناو دێ و بەو هۆیە خەڵک زەرەرمەند نەبن و تووشی تەلەفاتی جانیش نەبن لە دێت چووە دەرەوە، تا ئەوەی کرد دوژمنیش زیادە لە حەد لێی نزیک بوونەوە و ڕەچاویان کرد و هاوڕێ عەلی بە تەنیایی لەگەڵ لەشکری زۆری دوژمن دەرگیر بوو. چەند جار هێرشیان بۆ برد، بەڵام دوای ئەوەی چەند کەسیان لێ دەکوژرا و بریندار دەبوون تێک دەشکان و بەرەو ناودێ ڕایان دەکردەوە. هاوکات لەو بەریدیەوە بە تۆپی 106 ئەو شوێنەیان بە خەستی تۆپباران کرد بە جۆرێک کە مەجاری لە هاوڕێ عەلی تەنگ کرد بووە. بەداخەوە هاوڕێ عەلی کەوتە بەر پڕیشکەی ئاگری ئەو تۆپبارانە و جانی ئازیزی بەخت کرد. ئەو ڕۆژە لەگەڵ ئەوەی کە هاوڕێ عەلی شەهید ببوو، هێزە ورە ڕووخاوەکانی ڕژیم نەیان وێرا
لەو شوێنە کە هاوڕێ عەلی سەنگەری لێگرت و نیزیک ببنەوە. دوای هەوا تاریک بوون، خەڵکی زەحمەتکێش و لایەنگرانی کۆمەڵە بە پەلە چوونە شوێنی ڕووداوەکە و جەنازەی هاوڕێ عەلیان لە ناو دنیایەک خەم و پەژارە و دەریایەک ڕق و بێزاری لە ڕژیمی جەنایەتکاری کۆمار ئیسلامی نایە سەرشان و لە ئاوایی هەرزنێ ئەسپەردا بە خاکیان کرد.